ئێوارەتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادیدا بن ئەوڕۆکە باس لە بابەتێکی گرنگ دەکەین. کاک پاشا دەنگم باشە؟ کاک پاشا دەنگم باشە یان خراپە؟ تکایە شتێکم بۆ بنووسە. دەقە خۆشم چەکێکی بکەم بزانم چۆنە. پاشا دەنگم چۆنە برا؟ باشە؟ پاشا 222 بەتەنیا لەسەر حەدی زۆر بەخێرهاتی دەنگم باشە. هەر بژی زۆر زۆر سوپاس ئەحمەد، زۆر زۆر بەخێر بەی سەرچاو. هاوڕێن باس لە بابەتێکی گرنگ دەکەین، بابەتێکی استراتیژی و بابەتێک کە دەکرێت لە ڕێگەی ئەو بابەتە 100 ساڵی پێش خۆمان ببینین. ئیتر ئەو بابەتانە خۆی لە خۆیدا ئیتر زۆر ئەنترێسانتن لە بۆ من، زەوقی پێ دەبینم. ئەویش بابەتە استراتیژیەکانە و تۆزێکیش بەو شێوەیە دوور دەکەوینەوە لە سیاسەتی ڕۆژانە، شەڕەچەقی ئینتیخابات، شەڕەچەقی نێوان دوو حیزب و پۆپیلیزم و ئەم جۆرە شتانە. زۆر بەخێر بن سەر هەردوو چاوم. گفتوگۆکەمان دەربارەی ئەوەیە، یعنی چەقی پرسیارەکە ئەوەیە لامەرکەزیەت وەک مۆدێلێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرجەستە دەبێ یان نا. هەروەکو دەزانن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەر لەوەی بینە سەر سیستەمی مەرکەزیەت، ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی لە خۆیدا ناوەندێکی جیۆپۆلۆتیک و استراتیژی گرنگە لە بۆ هەموو جیهاندا. زۆربەی زۆری گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەستیان پێکردووە، هەتا سەردەمی هاتنی دەوڵەتی نەتەوەیی. بەڵام لە سەردەمی ڕێنیسانسەوە، ینی پێش لە ڕێنیسانسەوە بەدواوە تەماشا دەکەین ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دواوە ماوە ئەم جارەیان ئیتر خۆرئاوا بە پێش کەوتووە و ئێستاکەش تەماشا دەکەین ئاسیا لە پەرسەندنێکی زۆر گەورەدایە کە مەبەستمان چین و هاوپەیمانیەکانیەتی. لە بۆ هەندێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر گۆڕانکاریەک ڕووی دابێ، ئەمە کاریگەری خۆی بەجێهێشتووە لەسەر ناوچەکانی دیکە. لە سەردەمی تەماشا دەکەین دوای شەڕی ئیمپراتۆرە گەورەکانیانی ئیتر ساسانی و بێزەمدا تەماشا دەکەین کە هەموو شتێک پەک دەخرێ، پاشان ڕێگای نوێ، دەروازەی نوێ، کۆریدۆری ئابووری نوێ دەکرێنەوە و هیندستان بە دوورگەی عەرەبی و دوورگەی عەرەبی بە قودسی ئێستا و لەوێشەوە بە یۆنانەوە دەبەستنەوە. لە لایەکی دیکە لە ڕێگای جەبەل تارق، یعنی مەغریب بە ئیسپانیای دەبەستنەوە. لە لایەکی دیکەش لە ڕێگای ئێرانی ئێستادا تەماشا دەکەین دەگاتە ئاسیا و قەفقاسیا. بەو شێوەیە ئیتر تەماشا دەکەین خەلافەت، سیستەمی خەلافەت، سیستەمی ئیتر ئیمپراتۆریەتی جیاوازتر لە هەموو ناوچەکە تەنانەت لە ئەوڕۆپاش دێنە ئاراوە. ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە. بەڵام لەگەڵ هاتنی مۆدێلی دەوڵەتی نەتەوەییدا و بەتایبەتی ئەو ڤەرسیۆنەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتە ئاراوە، دەوڵەتی نەتەوەیی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زیاتر سەپێنرا لەسەرەوە بۆ خوارەوە، خەڵکەکە بە هیچ شێوەیەک ئیتر ڕۆلی تێدا نەبوو، نەوەک بەتەنیا ئەوانەی دەوڵەتیان بەبەر نەکەوت و وەکو کوردەکان لە هەمان کاتدا ئەوانەی دەوڵەتیشیان بەبەرکەوت، یعنی مرۆڤ ناتوانێت بڵێ عەرەب وەکو نەتەوە وەکو میلەت ڕۆڵێکی هەبوو لەو ئالوگۆڕیانەدا. ئیتر ئێران بە هەمان شێوە، تورکیا بە هەمان شێوە، هیچ کامیان ڕۆڵێکیان نەبوو. بۆ نمونە من گوێم لە چەندین مێژووناسی گەورەی تورک گرتووە، ئەڵێن ئێمە توانیمان ئاخر کەس لە تورکیادا تورکەکان بکەینە تورک. ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە. بەر لە تورکەکان خەڵکی دیکەمان کرد بە تورک و دیارە مەبەستیان ئەوانن کە لە پاشماوەکانی دەوڵەتی عوسمانی لە باڵقانەوە هاتبوون و ئیتر بوونە تورک. بەڵام بە زۆر درەنگ توانیمان تورکەکان بکەین بە تورک. ئەمە
بابەتێکی گرنگە و ئەو دەوڵەتەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چەسپا دەوڵەتێکی تا بڵێ ئەوتۆریتەر تا بڵێ مەرکەزی تا بڵێ سیکولاری تونڕە و هاتنە ئاراوە و لە ئەنجامی ئەمانەدا تەماشامان کرد لە هەموو دەوڵەتەکاندا کۆمەڵێک کودەتا دێنە ئاراوە و هەتاوەکو ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هیچ شێوەیەک ئیستیقراری بەخۆیەوە نەبینیوە و ئێستا کە تەماشا دەکەین هەندێک نیشانە دەبینین و هەندێک گفتوگۆش هەنا یعنی شەڕێکی زۆر گەورە هەیە لە نێوان بەرەی ئەوانەی کە ئەڵێن دەبێت دەوڵەتەکان بەناوەندی بمێننەوە و ئەمانەی ئەڵێن دەوڵەتی ناوەندی سەر ئێشەیەکی زۆر گەورەیە کێشەیەکی زۆر گەورەیە چارەسەرکردنی بە هیچ شێوەیەک مەحاڵا بۆیە دەبێت سیستەمێکی نوێ لە شوێنی ئەوەدا بدۆزرێتەوە بە تایبەتی لە دوای بەهاری عەرەبیدا ئەم گفتوگۆیە هاتە ئاراوە و ئەمە وای کرد ئەو دەوڵەتە ڕووخاوەکان سەر لە نوێ نەبن بە دەوڵەت یعنی جگە لە مەسر لە مەسریش تایبەتمەندێکی یعنی شتێکی تایبەتە ئەگەر نا لە وڵاتەکانی دیکە تەماشا دەکەین هەتاوەکو ئێستا ئەمانە نەبوون بە دەوڵەت و لە ناو دەوڵەتدا تەماشامان کرد کە دەبینین تەنانەت لایەنگری ڕژێمەکانیش ئەوانەی بەخۆشیان لەسەر دەسەڵاتن هەڵدەستن لە سوپایەکی جیاوازتر لە ناو دەوڵەتدا دروست دەکەن من ساڵی پار لەسەر ئەوە ئیتر بەرنامەیەکم ساز کرد کە تەماشا دەکەین سوپای قودس کەسێک لە دەرەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی سازی نەکردو بەڵکو کۆماری ئیسلامی بەخۆی سازی کردووە حەشد شعبی ئیتر حکوومەت و دەسەڵاتدارانی شیعەی عێراق دروستیان کردووە هەتاوەکو ئێستاش ئیتر لە تورکیا سوپا شاراوەکان هەر هەمویان دەوڵەت دروستی کردوونە لە هەمووشیان گرنگتر سوپای شاراوای ساداتە کە لە دەرەوە ئیتر ملیس هاوردە دەکا و ملیس دروست دەکا و دەیپارێزی ئیتر ئەمانە هەر هەموویان لە ئارادان لە بۆ هەندێک تەماشا دەکەیت ئەو دەوڵەتانەوەیانش ئەو لایەنانەی کە سیستەمی مەرکەزیەت دەپارێزن بە خۆشیان لە ناو پارادۆکسێکی زۆر گەورەدانە ینی مادەمە تۆ سیستەمی مرکزی دەپارێزی سوپای مرکزی دەپارێزی بۆ لە پەنای سوپای مرکزی سوپایەکی کە دروست دەکەی کە لە سوپای مرکزی زۆر بەهێزترە زۆر دەستڕۆترە ئەمەیان پارادۆکسێکی زۆر گەورەیە بابینە سەر بابەتە چقی بابەتەکە یعنی پرسیارەکە لەسەر ئەوەی ئایا لا مرکزیت دەبێتە مۆدلێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەڵامی سادەی بەڵێ یان نەخێری نییە ئەمە چونکە ئەمە پرۆسەیەکە لە سەراسەری ناوچەکەدا زۆر جیاوازە یعنی لە وڵاتێک بە وڵاتێکیکە زۆر جیاوازە ئێستا ناوچەیەکی چالاکی چاکسازی و گفتوگویە بەڵام جێبەجێکردنی تەواوەتی وەک مۆدلێک ئیتر تووشی بربەست و ئاڵنگاری سیاسی و پێکاتەیە قوڵەکانیش دەبێتەوە ئاراستە و هۆکارە سەرەکیەکانی ئەمە چین لا مەرکەزیەت کە فدراڵی دەگرێتەوە ئۆتۆنۆمی دەگرێتەوە ئیتر زۆر شت دەگرێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زیاتر ئێستا ڕۆژ بە ڕۆژ دەبنە بابەتێکی دیار کە چەند هۆکارێک پاڵیان پێوە دەنێن وەکو لە سەرەتاوە باسم کرد یەک لەوانش هۆکاری بەهاری عەرەبی بوو هاوڕێیان لەسەر فێسبوک وەرنە دەرەوە تکایە لەسەر فێسبوک وەرنە دەرەوە تکایە فێسبوک دادەخرێت تکایە هاوڕێیان فێسبوک بەجێ بێڵن وەرنە سەر کەناڵی یوتیوب لێەوە تەماشا بکەن زۆر سپاس وەکو وتم ئیتر لە سەردەمی بەهاری عەرەبیدا ئیتر تەماشا دەکەین
شڵەژانێکی سیاسی لە 2011ەوە بووەتە هۆی دووبارە بیرکردنەوەی خەڵک، بیرکردنەوەیەکی چالاک لەسەر مۆدیلی دەوڵەتی یەکگرتو و ناوەندی کە ڕەخنەگران بە دیکتاتۆریەت و ستەمکاریەوە دەیبەستنەوە و ئەمانە ئیتر لە ناو ئەمانەدا تەماشا دەکەین دوو بەرهەن بەرەیەکیان ئیسلامیەکانن بەگشتی کە ئیتر خەون بە سەردەمی ئیمپراتۆریەت و خەلافەتەوە دەبینن و دەوڵەتی نەتەوەیی کە زۆربەی ئەو دەوڵەتانە لە کاتی دروستبوونیاندا بناغەکەیان بناغەیەکی ئەلمانی واتە سیکولار و لایک بوو، ئەمانە ڕەخنە دەکەن. بەڵام لە هەمان کاتدا خەڵکێکی دیکەش هەیە، بۆ نمونە فەڵەستینیە سڤیلەکان کە ئەوانەی هاوڵاتی ئیسرائیلن، یعنی قبولیان کردووە ببنە هاوڵاتی ئیسرائیل، ڕەگەزنامەی ئیسرائیلیان هەیە، لە ناو ئیسرائیلدا دەژین کە ئەتوانن لە هەموو جۆرە چالاکیەکاندا بەشداری بکەن، لە ناو پەرلەماندا هەن، ئیتیفاق دەکەن شتیوە. ئەمانە بە شێوەیەکی جیاوازتر بیر دەکەنەوە، بە شێوەیەکی دیموکراتیانە بیر دەکەنەوە کە مەرکەزیەت دیموکراسی هەرگیز لەگەڵ خۆیدا ناهێنێ. بۆیە دەبێ ئیتر دەوڵەت ببێ بە سیستەمێکی لامەرکەزی. ئەمانە ینی جوداخواز نین، ئەمانە پێیان وایە ئەتۆ دەوڵەتێکی فەڵەستینی دروستکەی و دەوڵەتی ئیسرائیلیش هەبێ، ئەو دوو دەوڵەتە لە ئەنجامدا دیسا بە یەکتریدا ئەدەن، دیسا یەکتری لەناو دەبن، یەکتری لاواز دەکەن، بە هیچ شێوەیەک ئارامی دروست نابێ. باشتر وایە دەوڵەتێکی دیموکرات هەبێ، لامەرکزی بێ، دەسەڵاتەکە دابەشکرابێ بەسەر ناوچەکاندا، بەسەر گروپە ئەتنیکیەکاندا نوێنەریان هەبێ و بەو شێوەیە ئیتر بتوانن ئارامی دروست بکەن. ئیتر لە دەوڵەتە زیان لێکەوتووەکانی ململانەی وەکو سووریا، یەمەن و لیبیا لامەرکەزیەت یان فدرالیزەکردن بابەتێکی سەرەکی گەرمی گفتوگۆیە. ئێستا زۆر جار وەک میکانیزمێک سیر دەکرێت بۆ ئاشتەواییکردن و یەکخستنەوەی کۆمەڵگا دابەشبووەکان بە پێشکەشکردنی دابەشکردنێکی دادپەروەرانەی دەسەڵات و سەرچاوە داراییەکان. ئێستاکە ئەمە لە وڵاتانەدا زۆر ئەوەی هەیە. ئیتر لە هەندێک وڵاتی دیکە کە کێشەی نەتەوەیی و تایفیان هەیە، لامەرکەزیەت بە تایبەتی فدرالیزم وەک ڕێگەیەک سیر دەکرێت بۆ لە خۆگرتنی کۆمەلگا فرێنەتەوەیی و تایفیەکان، بۆ نمونە عێراق و یانیش لوبنان، بە بەهێزکردنی ئەو گروپانە لە ناوچەکەدا کە چڕبوونەتەوە بۆ ئەنجامدانی حکومڕانی خۆیی سنووردار، بەمەش هاندەرێکی ململانەی یان جیابوونەوە کەم دەکاتەوە. دەمەوێت لەسەر ئەو بەشە ڕابۆستم، لەسەر ئەوەی عێراق و لوبنان، بەڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دوو سیستەمی تا ڕادەیەک ئەتوانین بڵێن فدراڵن ئیتر لە ناوەڕۆکدا، بەڵام لە هەردوو وڵاتیشدا تەماشا دەکەین فدرالی بە هیچ شێوەیەک سەرکەوتوو نەبووە، گەندەڵی لە لووتکەدایە، ئیتر قۆڕقکردنی دەسەڵات لەلایەن ئەو گروپە تایبەتە تایفیانە، ئیتر سونی دەبێ، کریستیان دەبێ، شیعە دەبێ، مەبەستمان حیزبوڵڵا و دەوروبەرەکانیەتی، ئەمە هەمووی بەرچاوە و ئەو دەوڵەتە زۆر لاواز و ئیماژی خۆی لەدەست ئەدا و کێشە و قەیرانی زۆر گەورەی ئابووریان هەیە. تەماشای عێراق کە ئەو وڵاتە دەوڵەمەندە، بەڵام هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین سەرچاوەکانی دارایی، سەرچاوەکانی ئابووری بە شێوەیەکی دادپەروەرانە بڵاو ناکرێنەوە. لە هەمان کاتدا ئەو پێک هاتانەی لەو وڵاتانەدا داوای جیاکردنەوەی دەسەڵاتەکان دەکەن، مەبەستمان کوردەکانە و لە لوبنانیش کریستیانەکان و سونیەکانەوە یان شیعەکانە با بڵێن، ئیتر لە ئەوانەش نەیانتوانیوە هەتاوەکو ئێستا ببن بە نمونەیەک کە نیشانی بدەن و بیسنمێنن سیستەمی فدرالی و یانیش لامەرکەزیەت لە بۆ ئەو وڵاتانێک کە پێکهاتەی ئەتنیکی و تایفی جیاوازی تێدانا، شتێکی زۆر
سەرکەوتوویە ئێمە بینیمان کە کوردەکان زیاتر لایەنگری سیستەمی فدرالی بوون زیاتر ئەوان ڕاستتر وایە بڵێم ئەمەیان چەسپان و لە بۆ ئەمە ئەمریکایان ڕازی کرد ئەمریکا ناچار بوو ئیتر ڕوبەڕووی تورکیا و وڵاتێکی وەکو ئێرانیش ببێتەوە لە عراقدا ڕوبەڕووی وڵاتە عەرەبیەکان ببێتەوە هاوپەیمانەکانی بخاتە گەڕ سیستەمێکی وایەن بەجێکردووە تەماشا دەکەین لە بەغدا هیچ بربەستێک لە سەرەتادا لە بەردەم کوردەکاندا نەبوو و تەنانەت هیچ بڕیارێک بەبێ ئەوەی لە فلتەری جەلال تاڵەبانی وە تێبپەڕێ نەدەبوو بە بڕیار بەڵام تەماشا دەکەین کوردەکان هەم لە عراق و هەم لە کوردستاندا کەوتنە ناو گەندەڵیەکی لە ڕادەبەدەر لە بەغدا داوای یەکگرتوویان دەکرد لە کوردستاندا ئیتر پەرتەوازەیی و لێدان و کوتان و سەرکوتکردن و کوشتنی ڕۆژنامەنووسان و ئیتر تاڵانکردنی هەموو سەرچاوەکانی ئابووری بە گومرگ و بە فڕۆکەخانە و بە شەقام و بە عەرزی حکوومەت و دابەشکردنی عەرز یەک لە بابەتە هەرە گەورەکانە کە ئەمڕۆ دابەشکردنی عەرز و فرۆشتنی و دروستکردنی خانوبەرە یەکێک لە قەیرانە هەرە گەورەکانی ژینگەی لە وڵاتەدا لەگەڵ خۆ هێناوە ئەویش کەم ئاویە و بێ ئاویە و وشک بوونە ئیتر لە هەمان کاتدا ئەوانە بە هیچ شێوەیەک نەیانتوانی عراقێکی دیموکراتیش دروست بکەن کە دەیانتوانی ئیتر بەڵام سوور بوون لەسەر ئەوەی کە عراق هەم دەوڵەت بێ و هەم دەوڵەت نەبێ سیستەمەکە هەم لا مەرکەزی بێ و هەم لا مەرکەزیەت نەبێ ینی هەم فدرالی بێ هەم فدرال نەبێ فدرالی لە شوێنێکدا سەرکەوتوو بووە هەتا وەکو ئێستا وەکو بلجیکا وەکو ئەڵمانیا وەکو ئەمریکا وەکو ئێرلندا و بەریتانیا حتا ڕادێک ئیسپانیا لەوەی کە دیموکراسیەت هەبێ بەڵام لە وڵاتێکی وەهادا کاتێک سیستەمێکی فدرالی ویانیش لا مەرکەزیت دروستکرد پرسیارەکە ئەوەیە ئەوانەی کە لەوێدا ئاکتۆری سەرەکین لەناو ئەو سیستەمە فدرالیەدا چۆن ئەجوولێنەوە چۆن سیاست دەکەن ئیتر لە بۆ هەندێ ئەوەیە تەماشا دەکەین هەتاوەکو ئێستا لەو بارەیەوە لایەنگرانی لامەرکەزیەت ئەتوانن بەهێنانەوەی نمونەی خراپی لوبنان و عراق ئیتر ئارگومنت بەدەست بخەن بۆ ئەوەی دژایەتی ئەمە بکەن بڵێن تەماشاکەن عراق لە چ وەزعێکدایە ئیتر ئەمانە هەتاوەکو ئێستا زۆر لە ئارادانە فدرالیزم عراق لە ساڵی 2005 سیستەمێکی فدرالی پەسەند کرد کە بە پلەی یەکەم بۆ ڕێخستنی پەیوەندیەکان بوو لەگەڵ کەمینەکانی کورد و ئیتر وڵاتی ئەوەش ئیماراتی یەکگرتووی عەرەبیش بێگومان فدرالیەکی کارایە ئیتر و ئیتر لە وڵاتێکی وەکو مەغریب ئۆردن تونس یاسای نوێی لا مەرکەزی هەتاوەکو ئێستا تەماشا دەکەن زۆر دەردەکرێن و ئەمەش لە دوای ناڕازاییەکان و دوای ئەوەی کە تەماشا دەکەین سیستەمی مەرکەزی ناتوانێت وەڵام بداتەوە یعنی لە وڵاتانێک کە لە کۆتاییدا باسم کردوەکو مەغریب و ئۆردن و تونس بەرەو ئەوە ناچن کە دەسەڵاتەکان دابەشکەن و هەرکەس ملیسێکی خۆی دروستکە بە ناوی سوپای خۆجێی و ئەم جۆرە شتانە بەڵام تەماشا دەکەین لەوێدا بە شێوەیەک بەڕێوە دەچێت کە یاسای لامەرکەزی ئیتر لە پەرلەماندا تێدەپەڕێنن جێبەجێ دەکەن بۆ ئەوەی بتوانن وەڵامی داواکاریەکانی خەڵک بدەنەوە کە سیستەمی مەرکەزی پێشتر وەڵامی نەداوەتەوە ئیتر تەماشا دەکەین کۆمەڵێک گرێکوێرە لە ئارادان کۆمەڵێک لەمپەری سەرەکی هەن سەرەڕای زیادبوونی ئەو باس و خواسانە گواستنەوە بۆ مۆدلێکی ڕاستەقینەی لامەرکەزی ڕوبەڕووی چەند بربەستێکی گەورە دەبێتەوە ئیتر یەک لەوانە بەرگری کارانی ناوەندێتی دووبارە
بە ناوەندیکردنەوە. حکوومەتە ناوەندیەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە ڕووی مێژوویەوە لە نێو زۆرترین ناوەندیکراوەکانی جیهاندان، یعنی زۆرترین سیستەمی ناوەندی لەو ناوچانە هەن. زۆرێک لە چاکسازیەکان وەک تەنها نزیککردنەوەی گواستنەوەی نووسنگەکانی کارگێری جێبەجێ دەکرێن، نەک وەک لادانی تەواوەتی. یعنی تەماشا دەکەین لادانی تەواوەتی مرکزیت وەکو دەسەڵاتی سیاسی دارایی نییە، بەڵام تەماشا دەکەین گواستنەوەی نووسنگەکانی کارگەری لە وڵاتانەدا لە ئارادان، و ئەمەش وەکو ئەوە وایە کە ئیتر کەسێک برینێکی هەبێت لە زیاتی ئەوەی تەواوی برینەکەی پشکنینی بۆ بکەی هەبێکی ئازاری پێ بدەیت. لە هەندێک حاڵاتدا دەسەڵاتدارانی ناوەند دەسەڵاتێکی بەرچاو دەهێڵنەوە لە ڕێگەی کۆنتترۆلی دارایی و پارێزگاری دانراوەوە کە سربەخۆیی کارگێڕی دارایی و سیاسی حکوومەتە ناوخۆییەکان سنووردار دەکات. ئەمە تەماشا دەکەین لە تورکیادا زۆرتر نمونەی هەیە، یعنی لە تورکیادا شارەوانی هەڵدەبژێردرێ، ڕاستە ئەگەر قایمیش نەبێ شارەوانیەکە خەڵک دەنجی پێدا، کۆمەڵێک دەسەڵاتی هەنا، بەڵام لە سەروی شارەوانی پارێزەرواتە والی هەیە. والی بەشێک لە دەسەڵاتەکانی بە تایبەتی دەسەڵاتی سیاسی و دارایی دەتوانێت سنووردار بکە. و تەماشا دەکەین هەندێک نیگەرانی سیاسی و ئەمنیش لە ئارادا هەن. ململانەی دەرەکیەکان لەمپەرێکی گەورن لە بەردەم جێبەجێکردنی لامەرکەزیەتدا. سەرەڕای ئەوەش حکوومەتەکان زۆر جار دەترسن لەوەی کە لامەرکەزی ڕاستەقینە بە تایبەتی فدرالیزم تێکەڵ بکرێت و ببێتە هۆی جیابوونەوە یان زیاتر دەسەڵات بەخشین بە دەستەبژێرە ناوخۆییەکان کە لە کۆتاییدا یەکێتی و سەقامگیری دەوڵەتەکان لاواز دەکەن. ئەوە یەکێک لە ئارگومنتە سەرنجەکانە کە بەردەوام بۆ نمونە لە حکوومەتی کاتی ئێستای سووریادا، یعنی دەستەی تەحریر الشام وانیش مفەکرەکانی ئەمانە ڕۆژنامە نووسەکانی بەردەوام ئەوەمان بە چاودا ئەدەنەوە. و لە هەمان کاتدا باس لە لاوازی توانای ناوخۆی سربەخۆی دارایی دەکرێت. حکوومەتە ناوخۆییەکان زۆر جار سەرچاوەی دارایی و توانای بەڕێوەبردنیان نییە بۆ ئەوەی بە شێوەیەکی کاریگەر بەرپرسیارەتیە نوێەکانیان بگرنە ئەستۆ، چونکە خەرجی گشتی لەسەر حکوومەتی ناوخۆیی بە بەراورد بە وڵاتی پێشکەوت و نزمە. ئەمە تا ڕادەیەک لایەنی ڕاستی هەیە. بۆ نمونە تەماشای توانای ناوخۆی و سربەخۆیی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بکە. بەڕاستی توانای یعنی تەماشای بکەن ئەوانە چ توانایەکیان هەیە، ئەمانە چ ڕۆڵێکیان هەیە، یعنی ڕۆڵی ئەمانە چییە؟ بەڕاستی ڕۆڵی تەنانەت وەزیری دارایی چییە؟ هیچ ڕۆڵێکی هەیە نییە. پاشان تایفەت و گەندەڵی لە وڵاتانی وەک لوبنان و عێراق هەروەکو لە سەرەتاوە باسم کرد، هەوڵەکانی لامەرکەزیەت لە دژی ئاڵنگاریە پێشوەختەکان وەک دامەزراوە لاوازەکان، گەندەڵیە بڵاوەکان و دابەشبوونی تایفیە قوڵەکان تەماشا دەکەین زۆر زۆر شتێکی ئاشکرایە و کەس ناتوانێت ئینکاری لێ بکە. ئیتر ئەمەش کێشەیەکی زۆر زۆر گەورەیە. وەک کۆتاییەک لامەرکەزیەت ئەگەری زۆرە بەردەوام بێت وەک پرۆسەیەکی چاکسازی بەردەوام و بابەتی دانوستانی سیاسی تند لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمە ئامرازێکی پێویستە بۆ چارەسەرکردنی کەمینەکانی حکومڕانی نەتەوەیی و دابینکردنی خزمەتگوزاری قوڵ. بەڵام ئەگەری کەمە ناوچەکە مۆدلێکی یەکگرتو بگرێتە بەر، لەبەر ئەوەی ئەگەری هەیە دیمەنێکی تێکەڵاو بێت کە تێیدا چەند دەوڵەتێک وەک عێراق و ئیمارات جۆرێک لە فدرالیزم بپارێزن، لە کاتێکدا ئەوانی دیکە وەک مەغریب و ئۆردن و تونوسکە لەسەرەوە باسم کرد لامەرکەزیەتی کارگەری سنووردار پەیڕەو دەکەن، بە بەردەوامی خەبات دەکەن لە دژی ئاراستە ناوەندیە قوڵە چەسپاوەکانی دەستگای دەوڵەتدا. ئەمە
بابەتێکی گرنگە بەڵام سەرباری ئەوەش ئەمڕۆ کە تەماشا دەکەین وڵاتێک کە دەوڵەتێک هێزێک زل هێزێک هێری گەورەی وەکو ئەمریکا کە سەرپەرشتی و ینیش دیزایانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکاتەوە هەواڵان هاوڕێن لەو بینەدا ئەگەر پرسیارتان هەیە تکایە لە ئێستا و پرسیارەکانتان بنووسن لە کۆتاییدا من چاوەڕێ ناکەم تا پرسیارەکانتان بنووسن ئەگەر پرسیارێکتان هەیە لە ئێستا بە پوختی بە ڕێگوپێکی بنووسن بە کورمانجیش دەبێت بە سۆرانیش ئەتوان بینووسن هیچ کێشەنیە بەڵام ئەوانەی کە سۆرانن تکایە بە پیتی لاتینی نەنووسن باشترە چونکە کێشەم هەیە لە خوێندنەوەی ئەوەدا تەماشا دەکەی وڵاتێکی وەکو ئەمریکا بەڕاستیش ئێستاکە لە سووریا گەشتوتە ئەو قەناعەتە کە لامەرکەزیەت جۆرێک لە جۆرەکانی چارەسەریە لەوێدا تەماشا دەکەین چەند شتێک بوونە هۆکار ئەگەر تۆزێک بگەڕێینەوە دواوە سەرەتا تەماشا دەکەین ئیتیفاقی دەی ئایار پێکات لە نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرعدا کە ئیتیفاقەکە هەموو خاڵەکانی کراون لە بۆ شڕۆڤەی جیاواز و هیچیان لەمانە ناکرێت ئەتۆ بە شێوەیەکی یاسایی تەفسیری بکەیت ئەتۆ ئەتوانی بە دەیان شێوە تەفسیری بکەیت بۆ نمونە ئەنتیگراسیۆن ئایا ئەنتیگراسیۆن توانەوەیە ئایا ئەنتیگراسیۆن چەکدانانە ئایا ئەنتیگراسیۆن تەسلیم بوونە ئایا ئەنتیگراسیۆن ئاوێتە بوونە ئایا ئەنتیگراسیۆن بەشداریکردنە ئەمانە هەموو کۆمەڵێک بابەتن لە بۆ هەندێک دوای ئەوە تەماشامان کرد ئیتر لە پاریس بڕیار بوو کۆبوونەوەیەک ساز بکرێ بەڵام تورکیا لە پێش ئەوە بووە ئاستەنگ ئەسعاد شەیبانی تەنانەت گەیشتە پاریسیش ئیتر لەوێەوە تەلەفۆنێکی بۆ هات گەڕایەوە و ئامادە نەبوو کۆبوونەوە ساز بکە و ئیتر کۆبوونەوەکە ساز نەکرا بۆ جاری دووەمیش دیسا فەڕەنسا هەوڵیدا نەکرا ئەم جارە فەڕەنسا هەندێک نەرم ڕەوی نوان وابزانم کۆبوونەوەکە ئەم جارە لە دیمەشق ساز کرا لە دیمەشق ساز کرایتر لەوێ تۆماس باراک و کۆنسۆلی فەڕەنسا تیاندا بەشداریان کرد ئەحمەد وەفدێکی سەر بە ئەحمەد شەرع بە تایبەتی ئەسعاد شێبانی کە ڕۆلی هەبوو لەو دیدارەدا لەگەڵ وەفدێک کە مەزلوم عەبدی و ئیتر ئیلهام ئەحمەدیشی تێدا بوون لەوێدا جێگەیان گرت و لەوێدا گفتوگویەکی زۆر خراپ بەڕێوەچوو نەیان لایەنەکان نەیانتوانی بگەنە ئیتیفاق ئەسعاد شێبانی داوای کرد کە بۆ نیازپاکی ئەوان دێرە زۆر تەسلیم بکەن و وەفدەکەی خۆسەری دیموکراتیکش وتیان ئێمە دێرە زۆر تەسلیم ناکەین با حکوومەتی ناوەندی بەیەکەوە بەڕێوەی دەبین لەوێدا ئیتر گفتوگویە دروست بوو و تۆماس باراک لەو گفتوگویەدا دێتە دەرەوە کۆبوونەوەکە بەجێ دیاڵی دێتە دەرەوە کۆبوونەوەکە هەڵدەوەشێتەوە و دوای ئەوە تۆماس باراک ئیتر لێدوانێکیدا کە جیاوازیەکی نەبوو لەگەڵ لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغاندا باسی لەوە کرد فدرالی چییە و بۆچی فدرالی دەبێت یەک سوپا بێ یەک دەوڵەت بێ یەک حکوومەت بێ ئەم زۆرەشتان یەکەکانی ئەوە کرد بەڵام لە دوای ئەوە تەماشامان کرد فیتنە و شەڕەکەی ئەوە سوێدا هاتە ئاراوە یعنی وەفدێکی ئیسرائیل و وەفدێکی دەستەی تەحریری شام لە باکۆی ئەزەربایجان کۆ دەبنەوە و ئیسرائیلەکان بە گەرمی تۆقیان لەگەڵ دەکەن هەندێک لەگەڵیان پێدەکەنن و ئەوانیش ئەڵێن ئیجازەمان بدەن لە سوێدا ئیتر داخلی سوێدا بن ئەوانیش ئیتر پێدەکەن و بە شێوەیەک لە شێوەکان دەستەی تەحریری شام وا دەزانێت کە ئیسرائیلەکان ڕێگەیان پێداون ئیتر دەچنە ناو سوێدا و هەر پیاوێکیان بینی و سمێلیان بڕین هەر کچ و ژنێکیان بینی ڕەفاندیان و تەجاوزیان پێکردیتە ئیتر ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئیسرائیل باش لەیان بدە لە دوای ئەوە ئیتر تەماشامان کرد ئسلوبی ئەمریکا و تۆماس باراک بە تەواوەتی گۆڕانی تر گوتی فدرالینا بەڵام شتێکی وەکو فدرالی پێویستە و نمونەی عراقی ئەمزارە بە شێوەیەکی باشتر هێنایەوە ئیتر لە دوای ئەوە تەماشا دەکەی ئێستاکە گوتاری سووریا تقریبا تەنانەت گوتاری تورکیاش بەڕای من گۆڕاوە یعنی لەو کۆبوونەوەی دواییدا ئەحمەد شەرع و ئەوە دۆناڵد ترامپ
کە دۆناڵد ترامپ هەم سوکایەتی پێدەکە پارفومی پێدەدا ئیتر ئەڵێ ئەو پارفومە زۆر زۆر چاکە بەڵام ئەوە لە خۆتان بدەن کاتێک ئەسنە لای ژنەکانتان پاشان سوکایەتیان بە سوکایەتی پێیان ئەڵێ چەند ژنتان هەیە ئەحمەد شەرع ئەڵێ بە تەنیا یەکم هەیە ئەڵێ دەی ئیتر دیار نییە جارێ ئیتر بۆ شێوەیە سوکایەتیان پێدەکە بە خۆی دانیشتووە ئەمان هەڵساون ئیتر بۆ شێوەیە زۆر زۆر سوکایەتیان پێدەکا و دیارە شتەکانیان پێدەداتە قبولکردنەوە بەشداریکردنەوەیانیش بانکردنی هاکان فیدان لەو بینەدا ئیتر وا دیارە وەکو ئەوەیە کە ئەمریکا نەوەکو گفتوگۆی لەگەڵ کردن بەڵکو پێی ڕاگەیاندن پێڕاگەیاندن شتێکە گفتوگۆ شتێکی دیکە ئەمریکا بە احتیمالی زۆر بە ئەحمەد شەرع و بە هاکان فیدانیشی ڕاگەیاندیە کەکە ئەمریکا سیستەمێکی وای پێویستە لە سووریادا و ئەمە ئیتر با زۆر نەچمە سەر سووریا ئەمە تقریبان ئێستا بۆتە گوتارێکی سووریایی گوتارێکی تورکیایش بەڵام یاری بە وشەکان دەکەن بۆ نمونە سووریەکان ئێستاکە ئەڵێن مافی سەقافی مافی ڕۆشنبیری مافی ڕۆشنبیری کولتوری ویانش لا مرکزیەتی کولتوری باز دەکەن بەڵام ئەمانە هەمووی قسە ئیتر لە ئێستادا هەڵومەرجێک لە باردان نییە کە هێزەکانی سووریا چەک بکرێن و بچن لە دەرگای ماڵی ئەحمەد شەرع بدەن و کاوەرن وەکو ئەندامی دەستەی تەحریر شام قبولمان بکەن شتیوا نابێ یعنی مەحاڵە و لێرەدا چەند نمونەیەک دەبینن نمونونەکانیشی ئەوەن کەم دەبێ ئەحمەد شەرع ئیمزای کردووە کە دەبێت لە دژی جیهادیەکان و ئەڵقاعیدا داعش شەڕ بکە حیزبوڵاشی تێدایە ببوور باشە حیزبوڵا تێگەشتین داعشیش تێگەشتین جیهادیەکان چێنە جیهادیەکان چێنە ئەڵقاعیدە چێنە دەوروبەرانی ئەحمەد شەرعن واتە ئەحمەد شەرع دەبێت لە دژی جۆلانی شەڕ بکە و ئەمە ئێستاکە لەناو ڕووناکبیرانی ئیسرائیلی و ئەمریکیدا لە بۆ فەڵستین و چارەسەرکردنی کێشەی فەڵستینی ئیسرائیل قسەی لەسەر دەکرێت بەڕاستی لە دوای ئەوەی کە ئێستاکە دوایانیش لە ئایندەدا غەزە کۆنتڕۆڵ دەکرێتەوە بە تەواوەتی لەلایەن ئیسرائیل کۆمیسیۆنێکی بیانی دادەنێن ئیدارەی دەکات 2 ساڵ بەڵام دوای 2 ساڵ چ دەبی ئیتر ئەمە دیارە و لە ڕامەڵڵاش تاوەکو ئێستا تەماشا دەکەین ئەوەی موچەچەی ئەیدا ئیسرائیل ئەیدا تێگەی ئیتر لەوێشەوە دەسەڵاتی ئیسرائیل هەیە بۆیە ڕەنگ لەوێشدا ئیتر لە جیاتی ئەوەی دوو دەوڵەت دروست بکرێ و یەکێک دژی بێ و ئەو دوو دەوڵەتانە دەوڵەتێک وەکو ئەرمەنستانەکەی ئێستا ببێ و بچووکتریش بێ ئیتر ویانیش ڕێگای نەدەن چەچی هەبێ و پۆلیسی هەبێ و ئەم زۆرە شتانە ئیتر بەڕاستی ئەو دەوڵەتە نەبی باشترە لە بۆ هەندێک ڕنگ بێ لەوێشەوە بیر لە سیستەمی لامەرکەزیەت بکرێتەوە بە شێوەیە لە شێوەکانی تر بەڵام وەکووتمان لە وڵاتێک بۆ وڵاتێک دەگۆدرێ لە ئەڵمانیا لە بۆ چە فدرالیزمی ئیالەتی هەیە لەبەرەوەی زۆر گەورەیە لە ئیسپانیا لەبەر ئەوەی ڕەگەز و ئاینی جیاوازەیە لە مەڕ ئیرلەندای باکوور و بریتانیا هەمان شتە لە عێراق بیانوەکەی هەمان شتە یعنی لە شوێنێک هەتا شوێنێکدا ئەم جۆرە سیستەمە دەگۆدرێ بەڵام تەماشا دەکەین ئێستاکە پێکدادانێکی زۆر زۆر گەورە هەیە ینی شەڕێکی فکری شەڕێک لەسەر ئەو کۆنسپتە هەیە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئەمەشیان هەر 100 ساڵ جارێک شتێک ڕوو ئەدا لە ناوچەکەدا و ئەمە پەیوەندی بە گەشەی سەرمایە هەیە و لە هەمان کاتدا ئیتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبێت ئارامیەک دروست بکرێت و دەبێت لەناو ئەو ئارامیەدا هۆکارەکانی نائارامی دەبێت سەرەتا چارەسەر بکرێن ئەگەر بە هیچ شێوەیەک سەرکەوتوو ناوێت لە هەمان کاتدا لەناو ئەوەدا ئەمریکیەکان بێگومان بیر لە گەشەی چینیش دەکەنەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە هەم قودرەت و قووەتی زۆر زۆر گەورەی هەیە بەڵام لە ڕووی وزەی نەوت و غازیشەوە کەم و کورتی زۆر زۆر گەورەی هەیە ئیتر لە بۆ هەندێک چاوی بڕیوەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوڕێن ئەوە 34 دقەیە قسە دەکەم تەماشا دەکەم ئەگەر پرسیارێکە و بەڕاستی پرسیار بوو
ئەوە وەڵامتان دەدەمەوە کاک دیار عومەر باشە کاکیوە ئەگەر بکرێت بەدووەداچوون بۆ دوو شت بکەی یەکەم گوایە ئۆجەلان بە تەلەفۆن لەگەڵ مەزلوم عەبدی قسەی کردووە پێی گوتووە تەنازل لە فدرالیەت بکەن بابەتێکی وەها نییە لە ئارادا ئیتر ئۆجەلان چەندین جار لە نامەکانیدا کۆنفرانسێک کراوە ئیلهام ئەحمەد تێیدا بەشداری کردووە ئیتر باس لەوە ناکە تەنانەت پێشتر لە بۆ تورکیاش نەیویستووە یعنی خۆی لەمە پاراستووە گوگوتێتی چارەسەرکردن ئەکرێ هەموو شتێک بێ شتێکی وام نەبیستووە هاوڕێ دیار پرسیاری دووەمت بزانم چییە هەرچەندە مەزلوم عەبدی ویستویەتی قەنەعەت بە ئۆجەلان بکە ناوچەڵان سوور بۆ لەسەر قسەکەی گەشتوەوەی کە ئیلهام ئەحمەد کۆبوونەوەکەی بەجێهێشتووە نەخێر شتێکیوە بە هیچ شێوەیەک لە ئارادا نییە ئەمە قسەی هەڵبەستراوە کاک دیار کاک ئامەد بەخێربێ سەر هەردوو چاو ئەمە گەڕانەوەی بۆ پێش سایکس بیکۆ یان پۆست سایکس بیکویە نەخێر ئەمە پەیوەندی بە سایکس بیکۆوە نییە یعنی شتێکی زۆر جیاوازترە کاک ئامەد بەڕای من دێتە ئاراوە کاک دیارەتەوە بە عەرەبیت ئەمجارە پرسیار کرد دوو پرسیارت بە کوردی کرد بە پرسیاری دواییت وەڵام بدەمەوە ڕێک ئەوە بنووسە و وڵات تێنەگەشتم ئەوەی دواییت بەڵێ هاوڕێیان بەو شێوەیە دەینە کۆتایی ئەم بابەتەی ئەم شەومان ئیتر لە ئایندەداوا دیارە زۆر لەسەر ئەم بابەتە قسە دەکەینەوە تکایە هاوڕێیان یارمەتیمان بدەن بۆ ئەوەی ڤیدیۆکارمان بگاتە بە جەماوەرێکی زیاتر و لایک بکەن تەماشا دەکەم لایککردن زۆر کەمە لایک بکەن و کۆمنت بنووسن زۆر سوپاسدانەکەم هەر بژیت کاتێکی خۆش شەوێکی شاد بۆ هەمووتان